سڵاو من لانەم. سڵاو ناکات. ئێمە فێرخوازین لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی. ئەمڕۆ پێنج هۆکاتان پێ دەڵێن کە بۆچی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بخوێنن. یاک ژمارەی فێرخوازان لە پۆلەکانمانە کەمن. سەرجەم پۆلەکانیش بە زمانی ئینگلیزی وانەیان تیا دەوترێتەوە لەلایەن پسپۆر و وانەبێژی لاتووە کە سەر بە 19 دەوڵەتی جیاوازن. دوو کەشی خوێندن لە زانکۆ بەڕاستی سەرسوورهێنەرە، هەمیشە ڕوودا و کۆنگرە و وەرکشۆپ و چەندین چالاکی دیکەی تێدا. سێ زانکۆ هەلی زۆر بۆ فێرخوازان دەڕەخسێنەوە و پێوەزم بەیانە فێرخوازەکانەوە و بەشدابوون لە پێشبڕکەکان و بینینی پسپۆران لە سەتاسەری جیهاندا. چوار دەستەبەرکردنی خوێندنی لیبرالی لە زانکۆ، واتە هەلت دەبێت بۆ خوێندنی وانە و بابەتی جۆراوجۆر لە پاڵ پسپۆڕیەکەت. پێنج دەرچوانی زانکۆکەمان داخوازیان لەسرە. لە سای 85 دەرچوانمان پێوەست بوون بە خوێندنی باڵاوە یان خەریکی کارن لە شوێنانی وەکو فەیسبوک، UN، وێدەفۆرد، گوگل، EY و AOS. لە کۆمنتە ئاگادارمان بکەنەوە کە خوازیاری چی میزان دەربارەی زانکۆکەمان، واگەر ڤیدیۆکەشت بەدڵ بوو ئەوە شێری بکە لەگەڵ هاوڕێکان تا و فۆلۆمان بکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. واگاتەبی بە خوێندنگار لە زانکۆکەمان ئەتوانێت سەردانی بەشی وەرگردن بکەیت لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی. ئەمڕۆ پێنج هۆکاتان پێ دەڵێن کە بۆچی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بخوێنن. لە عێراق سلێمانی بخوێنن. بۆ کاکە بۆ خوا والله زي الراديو. بس لا يا